تشرفنا اليوم باستقبال وفد الكردي المشترك. خوشحال بووین پێشوازیمان کرد لە وەفدی هاوبەشی یەکێتی و پارتی. کۆبوونەوەکە تاوەکەری ئەو لێکتێگەیشتانە بوو کە لە ماوەکانی ڕابردوودا لە نێوانماندا هەیە. ئینشاءڵڵا هەڵوێستی باش و یەکگرتومان دەبێت لە کۆبوونەوەی ڕۆژی یەکشەمەی ئەنجومەنی نوێنەران و پێکهێنانی حکوومەتیشدا. فيما يخص جلسة يوم الأحد وتشكيل الحكومة. اليوم زرنا الهيئة السياسية للتيار الصدري. سەردانی دەستەی سیاسی ڕەوتی سەدرمان کرد. کۆبوونەوەیەکی دۆستانە و ڕوون و ڕاشکاوانە بەڕێوە چوو لەبارەی ئیستیحقاقی دوای هەڵبژاردن. گفتوگۆکان زۆر بەسوود بوون. ڕاستیەکەی ڕۆژی نوێی ئەم مانگە ئیستیحقاقێکی گرنگی نیشتیمانیمان لە بەردەمدا دەبێت کە ڕۆژی بەڕێوەچوونی یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێی نوێنەرانە. بۆیە دەبێت هەمووان سوود لەم دەرفەتە وەربگرین و بیسەلمێنین کە دیموکراسیەت و ئیستیحقاقی هەڵبژاردن دادوەر دەبن لە دیاریکردنی چارەنووسی وڵاتدا. نستفيد من هذه الفرصة وأيضا نثبت بأن الديمقراطية والاستحقاقات الانتخابية